سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئایزان لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانم هیوادارم هەموو ڕۆژێکتان هەموو ساتێکتان هەرجەژن و خۆشی و شادی بێت هەمیشە لە کەیف خۆشیدا بن. خۆشەویستان من ئەمڕۆ لەسەر دیاردە جوانەکانی جەژن قسە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم با بزانم ئەو دیاردە جوانانە چین کە ئێمە پێویستە لە ڕۆژانی جەژندا جێبەجێیان بکەین. بە تایبەتی سەردانیکردن زۆر پێویستە لێبوردەیی خەڵکانێک بەهۆی هەر کێشەیەکەوە بێ دڵیان لە یەکتری ڕەنجاوە تووڕەبوونە گرفتێک هاتۆتە پێش گرنگەوەیە لە جەژندا ئاش بنەوە لەگەڵ یەک بیکەنە دەرفەتێک و سەردانیەکان لەبیر نەکەن. بە تایبەتی لە جەژنی قورباندا زۆر گرینگە ئاگاداری خەڵکی هەژار بین، بە تایبەتیوانەی کە سەرمایەدارن خوای گەورە ماڵ و سەرۆت و سامانی پێبەخشیون ئاگاتان لە خەڵکی فەقیر و هەژار بێ. چۆن بۆ خۆت خۆشی و شادی دەبێ ئاواش بۆ خەڵکی هەژار بۆ خەڵکی نەدار خۆشی و شادیت بوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ چیت بۆ خۆت پێخۆشە ئەوەشت بۆ براکەت پێت خۆش بێت. ئێوە لەگەڵمانە بن، من لەسەر دیاردە جوانەکانی جەژن بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر وەردەگرم. لەگەڵمانە بن. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بين. زۆر سپاس جەژنیشت پیرۆز بێ. لێت مبارك بی إنشاءالله لە هەزار جێژنان بی. زۆر سپاس. با بزانم چ شتێکی جەژن خۆشە لە لای تۆ. والله ئەمن بەڕاستی جێژنە ئێستا هیچ تام و چێژێکی لێوە ناگرم، بەڵام لە زمانی منداڵی جێژنە خۆش بوو. بوو زمانی. زمانی منداڵی ئەو نوێمان لەبەر دەکرد دەچوینە بن لە لوگان و دەچوینە شێخ گەزنە و سەفراتمان دەکرد سارە هەبوو لێوە ڕادۆستا ئەمەی دەبەردە لای بەحەرکەی لەولا خەڵک دەچوونە سوڵتان عەبدوڵڵای زمانێکی خۆش بوو دەچوینە بن لە لوگان. لەوێ لە بن لە لوگان کابرایەکە بوو گۆرانی بێژ بوو ناوی پیرداودە کۆرە بوو. ئەوزا کابراایەکە بوو ناوی مامنووری بوو تەنەکەچی لە بۆ دادناو دمەکەچی لێدا دەستی بە گۆرانی گوتنێ دەکرد ئەمەش چەپلەمان لێدا ینی تام و چێژی ئەو زمانی زۆر خۆشتر بووە لە تام و چێژی ئەو ڕۆکە هەر زمان و بە پێی خۆی هەر زمان و پێی خۆی ئەدی جرکمان نوێمان لەبەر دەکرد چونە بن لە لوگانی ئەو شتانەمان دەکرد خۆش بوو بەڕاستی. ئەی چەند دەگەێستا گرینگە لە ماڵۆدانە نیشین بچینە سەدانی یەکتری بکەین لێبوردەبی خۆی جێژنە معنای چێ جێژنەمانەوەیە جێژنانە لەگە خەڵک بکەی لەگە زیرانن ئەوزا چکولێتی تەوزیع دەکەن و ئەو شتانە دەکەن و لە جێژنانش مەسەن دەبینی دوو کەس لێک عازز بووینە حەقوایە پێک بێنەوە پێک بێنەوە دیکو هەر لە بەخاتری جێژنەکەی بێن چاکخۆشی لەگەڵ یەک بکەن یان لە مزگەفتێ لە وەختی نوێژی بەیانیان دەست لە ملیەک بکەن لەگەرێک پێک بێنەوە مەسەن دەبینی برا لە گەبرای قسەی ناکە کوڕە داگرێک کوڕی قسەی ناکە با پێک بێنەوە دی چی هەتاکەینێ دڵیان لێک عازبی ئەوبی ناوەڵاهی بەخوای ئەوەندەی نانی هەر ڕۆژەکە دەمرین و دەچیوە با بوو چۆن ڕۆیشتە ئەمە ژۆکوان دەڕۆین دەچینە بنەو خاکە دەیبا هەمیشە لێبوردەبی دەبیت ئینسان دەبی تاژن تۆشک دڵی فراوان بی کاکە با قسە چیان شتێکی پێت گوتی تا عەفوی کە و خلاص بڕاخۆ قابلە چی کرد ئەمە هەردەم دەرێن خوای عەفومانکە دەبی مادەم عەبدیش عەفوکەیت طبعا دەبی عەبدیش عەفوی کەیت چ لێ دەبی ئینسان دائیمەن دەبی تۆزێک دڵی فراوان بی فراوان ینی دڵی فراوان بی لەگە خەڵکی لەگە دەرو زیرانی لەگە عالەمێ لەگە بازاڕی ڕووی خۆشببی ئەوە میهمە لە دنیا لە بازاڕێ ئەو دەوروبەرەی خۆت لە جێشندا گەردەنی ئازادەکەن دێن هەموو لێرە خردەبینەوە ڕۆژی جێژنەی هەمان لێرە ڕۆژ یەکەم نا بەزلەی دووەم ڕۆژێکم لە بۆ زمانە ئایا بەس ڕۆژی لە دووەمی ڕۆژرا عینی برادە لێرە خردەبینەوە لەگە یەک جێژنانەی دەکەینەوە زۆر هەموو ساڵ ینی عتیادیەوە لە خۆشببی لێت مبارەک هەموو وڵات جێژنە کەسبینان هەرستی دەبینی نانوشیوە کە عازکرایە برنجە و قەیسیە و دەچە مزگەفتێ و نوێژی جێژنەی دەکەی و دەچە ماران و جێژنانەی لێکدی دەکەی و هەمی خۆشە جێژنە هەمی خۆشە زۆر باشە. بە تایبەتی کە دەچێ مزگەفتی دوو قەلەگەرە ئەو هەموو خەڵکەی دەکەیت لەزەتێکی زۆر خۆشی هەیە ئەتۆ هەموو سەلاوەتەی لێ دەی لەسەر پێغەمبەری صلی الله عليه وسلم اللهم صل على سيدنا محمد
ڕاستی خێرەی گەورەیە خەڵک دلی دەبێتەوە خەڵک هیچ بغز و غەرەزی لە دلی نامینێ پێویستە لێبوردەبی بەرامبەر یەکدری بەرێ بە تایبەتی ڕۆژی جێژنێ هەر کەسەکیش خۆتێک نەگەینی هەر کەسێک بینی نەبیتن لە ڕۆژانی جێژن پێویستە ئینسان هەموو لەگەلێکدی پێک بیتەوە هەموو دری خۆی لەگەیەکدی سافکە لەگەک ساوی هەر کێشە دەبی هەر دەبی هەموو شتێک دەبی هەموو ئینسانێک شایانی غەرەتە بەس کە جێژ نەداهات هەموو بستنەکنیەک هەموو دگەردەنی یەکتر ئازاکەن هیچیان لە بەدرێ نەمینێ چونکە ئەو جێژنەی گەلە گەورەیە جێژنی ئیسماعیل پێغەمبەر صلی الله علیه وسلم جێژنەی گەلە زۆر باشە کەواتە نابی خەڵک لە ماڵەوە دابنیشێ دەبی هاوچووی بکە دەبی هاتوچۆیەک دەربکەی دەبی هەر جێژنەکەمان مایە هەر جێژنەکەمان مایە بچینەکن یەکدی ئینسان کا ئێستا سیلێ ڕحمێ یعنی جێژنەکانیش نەچینەکن یەک وەڵا پێویستارێ وەڵا زۆر پێویستە هەموو جێژنا بچینەکن یەک و جێژنانەی لەگەر یەکدی بکەین و دری خۆمان لەگە یەکدی ساف بکەین و ئەوەی بغز و غەرەزبی لە درمان نەمینێ ئەی ها چەندێک ئێمە ئامادەکاری دەکەین جێژنەکەی بەخۆشی بەڕێ دەکەین لە پاڵ ئەوەدا چەند گرنگە خەڵکی هەژار لە بیر نەکەین خەڵکی فەقیر ئەوە زۆر گرنگە زۆر گرنگە خەڵک لەو کاتێک قوربانی بکە و یارمەتی هەژارام دا و ئەوەش مهمە بۆ قوربانی لەوانەیە تو چیلۆیە گۆشتش دەبێت ماڵک ئەو ڕۆژە کاکە تۆ چیلۆ گۆشتەکەی دەبێت ئەو مارە هەموو نانەکەی بە تێری دەخۆن یعنی مەسەلەن نانەکەیان دەبی پارە نانەکی خۆش دەخۆن ئەرێ وەڵڵا زۆر مهمە ئەرێ وەڵڵا خێرەکی گەورەشە بە قورئان جژن ئێستا خۆشی نمایە بەڕاستی پێش خەرک هاتوو یەکتری دەکرێت ئێستا کەس هەر وەڵای جارویان لە ژۆرێ ئەتو ئێستا لە مارێ مەسەرەن جێژنەیە خواشایدا لە مارێبی کەس نازانین مردیشی لە ژۆرێ نییە نمایە وش پێشان نمایە ئیدە با باشم لۆ باش نابی با تەواو عاقا بەرێوەڵە ئاخۆیەوە بەس ئێستا کەس هاچی یەکتری ناکەس الحەمدولله طبعا دەبی لێبوردەبی ئەدیکو خوای گەورە بەخۆی لێبوردەی خۆش لێ بەخۆی لێبوردەیە دەچی ئەدیکو چەند گرنگە یارمەتی خەڵکی فەقیر بدەین ئەوە بێشک ئەوە دەبی ئەوانی کە سەرمایەدارن خوا پێدراون ئەوانە دەبی یارمەتی هەژارەکان بدەن چکە ڕاستی هەژارەکان ئێستا هەموو بێکارن پارە و مارنێم ئاشنیا ئەوانە دەبی یارمەتیان بدەن بەڕاستی ئارێ وەڵڵا هەر بژی مەمنون سوپاس سەد ساڵ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. شت فيروزي. لازم بارك بريزي. ما بزانم همیشه آدم بخندی. والله إن شاء الله. أجا خوشي لو من التهبي أمش بخندة دبينو. أجا خلق جزراني باجبي. وني. باشا بيم بريت سنجيني إنسان آدم بخندي. والله بيم خوش هم عالم دوبه بيكنينو برجر مجيلفاني جرم بي. جيجنش بخو زاني جيجنش. ئەگە بڕکت گەرم بی نەسەر مات دەبی نەگەر مات دەبی ئارێ وەڵڵا جێژنەی ئێستا لەگەر جێژنە پێشان فەرقی هەبوو پێشان جێژنە یعنی چی یعنی سوڵح ئەگەر بینت لەگەیەکەچی نەبایان ئەو داهاتەکنی یان ئەدە چێکنی ئێستا کەینێ ڕۆژی جێژنە دادێ ئەوجا خەڵک بینی نابینێ لەگەیەک ڕووی لە خوانیە کاکە ئەمە ئەوهانەبی وڵڵا ئەوجا ئەوهانەبین چی ئەتوانی هەزاران خەڵکیت کە هەرخواخواتی خزمی خۆی دەبینی خەڵکی باش زۆرە پێشان مامۆژ دەکەمە بوو دێگۆ برا شیرن ئامۆزایە ئێستا نە برامان نەشیرن ئامۆزاژمە ئەری بەخوای ئێستا بێگانەکە زۆر چاکترە لە برای خزم و کەس هەموو قۆرتلۆگری لێت دەن بێگانەشی چاک برادرت بی 100 خزمی دەینی لەم بزانە جێژنەش پێشان ئەتو تازە شتەکەت بە من گۆ بەرێ گۆتت جێژنی سولحی بوو بەرێ جێژنی سولحی بوو وانیا بەرێ ئێستا دەبا ئەمەش دەگەیەک دریوابین خەرک پێشان ڕوو لە خوای بوو ئێستا ڕوو لە خوای نییە ئێستا زۆرە ڕوو لە خوا کەمە زۆر کەمە ئەمە پێم وایە خراپە کەمە بەزەقە ڕاست دەکەی قسەکەت زۆر تەواوە بەس خراپە هەن زۆرە چاکەکە تێبزر بووە با لە خراپەکەی گەڕێن ئێستا ئەمە کوو بچینەکەن یەکدری پەیوەندەکان گەرم بکەین پەیوەندەکان خەڵک کە جێژنە داهات خاستن جێژنە ڕەمەزانە نا جێژنە ڕەمەزان جێژنەی هەر چۆنی بی خواردن و زژیە بەس جێژنەی قوربانە جێژنەی سوڵحە ئارێ وەڵڵا ئەو کەسانێک کە قوربانی دەکەن چەند گرینگە یارمەتیەکی تەواوی خەڵکی هەژار بدەن بە تایبەتی لەم بارودۆخی قوربانیکردن زۆر گرینگە پیا و پارەی هەبی هەردوو ملیۆنی لەمارە شیک ببینی هە لازمە قوربانی بکە بەس ئێستا کورە خێر و قوربانی هەمووی بوویتە
دەزانی چ ئەگەر ئەمن ئێستا لە کوورانم مارە قوربانیان کرد لە سەمارێمە پازیاندا بە قورعان لە دەرکەی چاوەڕێ بووم گوتم محتاج چینە گۆشتە چی نەبووم هەر گۆشتی سۆر هەناخۆم والله لە سەمارێمەی پازدا دوو سار بوو بوومە جیرانیان کەم لە بە گۆشتەکەم نییە لەبەر ئەوەی کە خەڵک ڕێز بە ڕێز پێدا دێ قوربانی لۆ هەموو کەسە خێر ئەس دەکەم مەدە کەس بەس پێ دوانێ ئینسان جارێ تووشی هەڵە دەبی لەوانێ لە بیر و چوو قەنە سارێک دوو سێ تو باشتر بە پازدان معناسی ئێستا خزمی جوایلیاتە بەخوای دەسی لە سیارەی دەکا دەباتە قۆڕیتانێ دەداتە خەڵک ناداتە کە سوکاری خۆی لە برات بزانە خزمایەتی زۆر کەم بووە سیلەی ڕەحم نمایە هەر کەسێک سیلەی ڕەحمی هەبی ئیمانی هەیە هەموو دەمێست هەر چاکە چاکە خراپە ڕووی ڕۆزبی خوایە ئارێوەڵە خراپە ڕووی ڕۆزبی تشتێکی جژن خۆشە بەلای تو بەرێ تشتێکی جژن خۆشە وەڵی ئاستی لەگەر یەک مخەنە نەبی ڕقمان لێک نەبتەوە ئەوە خۆشە ڕقمالێک نەبتەوە ئارێوەڵ ئارێوەڵی خوارقی لە ئیسانی بغزاویە نیەتمان سافکەین بەرامبەر ئینشاءڵڵا جەگە نیەتمان ساف نەبی مسلمانی تەواو نین وەڵڵا ئارێوەڵە ئیمانمان زەعیفە ئارێوەڵە زۆر باشە بە تایبەتی لە جژندا چەندێک پێویستە ئێمە ئاگامان لە مارە فەقیرەکان بی والله ئەوەی ئیمکانێتمان بی ئەوەندەمان پێکرد ئەوەی لە تااقەتمان دابی ئارێوەڵە ئەوانەی کە دەورەمەندن هەیتیان زۆریان هەیە ئەوەی کە دەورەمەندە خوا بە ڕەحمەتی دایتێ خوادری نەرم دەکا ئەوی دەست خوادری ڕق دەکەوە خوا بە غەزەبی دایتێ دری نەرم نابی یعنی خێرێ بکە بداتە فەقیری ئارێوەڵە ئەتو سبەینان کە دەچێ مزگەفتێ چەندێک چێژی لێ دەبینیم لە بەتایبەتی یەکەم ڕۆژ والله ێزاخەم عزم لێ نیە باسی ئەوستانە بکەم بەڕاستی دەبتە ڕیایی عزم لێ نییە مەبەستی هاندان مەبەستی هاندان چەندێک چێژێکی خۆشی بەو خۆی ئەزام ئەمن بەڕاستی ئەمن ئەو پیاوە نیمە هەندە تااقەتەمە بیسبینان بسمە نوێژی سبینە بێ تااقەتم مەبەستم یەکەم ڕۆژی جەژنە لە بۆ نێژی جەژن دەچێ مزگەفتێ ئیشاڵڵاگە خوا ومردە ئیشاءڵڵا ئیشاڵڵاگە خوا قسمەت سەردانیەکانت زۆرە پەیوەندی کۆمەڵایەتەکانت بتەوە بەخوای یەک جاروانی وڵی کەمە وڵی ڕۆم نەمایە و کڕە تااقەتت نمایە و هەندە بگەڕێ و ئەوەیە تااقەت نما ئاری وڵە ئەوەندەی تااقەتمانەیە بابچین والله جاخوا قوتمان داتی خوا ئارێ وڵە دووبارە جەژنت بیرۆز ئەمانەت خوای سەر چاوخوا بەڕاستی بە نسبەت دیاردە جوانەکانی جەژن یەک لە دیاردە جەژن جوانەکانی جەژن نوێژی بەیانەکەی ینی جیاواز لەوانە و ئامادەکردنی خواردنی بەیانیانە ینی بەتایبەت لە جەژنەکان کە خواردنێکی جیاواز حاضر دەکرێت جیاواز لە ڕۆژەکانی تر لە چێ عادەتەن هۆکو هەموو خەرک شلەی قەیسی و برنج و گۆشتەوە شتانە دەکەن قەیسی برادەری بەخوای زۆر حەزم لێ بە زۆر حەز ناکەم زوو بیخۆم یعنی جارجارە خۆشە بیخۆ ینی فترە ناخۆم بابزانم کە لە مزگەفتی دەگەڕێەوە یەکەم کەس جێژنانە لەگەڵ چێ دەکەیت عادەتەن یەکەم جژن لەگەر داک و بابوو خێزان وانە عیلەکەی خۆت ئەوانەی لەگە داکدیان بابێت لەگەر داکم باڵە دوای دایک و باوکت خێزانم باڵە چ کاتێک دەچێت لای ماری خەزورت عادەتەن من وەک خۆم بە حکومی ئەوەی لێم نزیک نینە ینی عادەتەن پاشەوەی کە لە ماری خۆمان و نزیکەکانی خۆمان کردن ئەو کات دانی ئەوارەکەی جاروێ دەچن یان ڕۆژی بێگومان ئێمە کەسانێکەیە دڵمان لێ شکایە ئەوان دڵیان لە مەشکایە وردە کێشەک هەبووە چەند گرینگە لێبور دەبین بەڕاستی جەژن یعنی وەکو جەژن بۆنش کۆمەڵایەت یعنی دەرفەتەکە لەوەی بتانین ئەو پەیوەندی کۆمەڵایەتی باش بکرێ ینی ئەوانەیە کە لۆ نمونە عاجزبوونێک لە نێوان دوو کەس هەیە یان ناخۆشیێک هەبووە شتێکی گچکە دەتانی ئینسان لەو جێژنەی تۆزێک دڵی خۆی باشتر بکاتن و بتانی لێبوردەبی بەرامبەر بەو خەڵکانە یان بەرامبەر بەو کەسانێک کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان دڵی عاجز کردبی جەژنیشتان پیرۆز بین هەلە جەژنابن بەخێر بێ زۆر سوپاس مەمنون بابزانم چ شتێکی جەژن خۆشە بەلاتەوە وەڵای جەژن بۆنەیەکی ئاینی و کۆمەڵایەتیە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم جەژن ئێستاخە لەم حاڵەتە دوو ڕەهەندی هەیە لە ڕووی ئاینی و لە ڕووی کۆمەڵایەتێک و لە ڕووی کۆمەڵایەتێکەوە
تۆزێک خابوونەوەی پێوە دیارە گەرمی دەخێنەوە بەڵام کاتێک گەرمە بێتەوە خەڵک بەرچی خۆش بێت دڵی یعنی دڵی خۆش بێت وەک کابرا آخر مەقسەدم لە چی دێت منش مەبەستم ئەوەیە یعنی بەم کاتەیە هەموو ڕۆژێ قەیرانە سەر قەیران دەبینین ئەو سووتانی قەیسەری و نازانم ئەوە لەوێ سوتا ینی بەڕاستی خەڵکەکە تۆزێک دڵی قەلەقە لەو ڕۆوانەی کە سەرمایەدارن ئەوانەی کە پارەیان هەیە چەند گرینگە لەم جژنەدا یارمەتی هەژاران بدەن هاوکاریان بکەن بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر زۆر گرینگە ئەگەر بێت و هاوکاری فەقیر بکرێت ئەو دەوڵەمەندانە ئەوانە بەڕاستی هیچ کەسێک نابێت کە دەستی خێری نەگاتێت بەڵام ئایا ئەو دەوڵەمەندانە لەگەڵ ڕێزم بۆ بەشێکیان ئەگە خۆیان بچنە دۆڵێکەوە ئەو دۆڵەی ترە بینن ئەوەش پرسیارێکە کابرا خۆی لە خۆش گوزەرانی بێت ئاگای لە دەرە زجی تێر ئاگای لە زجی برسینیە لەم جژنەدا ئەو تێرانە ئاگیان لە برسیبی یەکەم کەس کە جێژنانی لەگە دەکەی چییە؟ وەڵا ماڵی باوکما دوایش دەگە خێزانەکەم کۆبینەوە ئینجاش ئەچینە لای خزم و کەس و هاوڕێ و دۆستان مارێدانە نیشی بگەڕێ بە قورعان دەگەڕین بەس عادەتەن حتانی وەڕۆ بەسەتانی وەڕۆ نییە سێ چوار ڕۆژ یەکەم ڕۆژ بە گەرمیە دووەم ڕۆژ تۆزێک ئەو تایەکەی گەرمی کات و گەرمی کات بۆ گەرمایی گەرمتری پیرۆزی سەلام عەلیکم تافیرۆز ئێم بارەکبی بازار جێژنانەبی ئیشاڵەم سارێ بە خۆشی دەبی جژن پیرۆزای باهیش هەر چاوی برای کوردستان دەکەم تایبەتی کوردستان هەولێر لە عازیەکانی بەڕێز خوای گەورە بیان پارێزی بە سەلامت بێنەوە ناو کەس و کاری خۆیان ناو ئۆملەتە ئیشاڵڵا ئیشاڵڵا گە خوای گەورە قسمەت بکە ئەرێ وەڵڵی ماری خوای زۆر خۆشە ئاتوکو ئەرێ وەڵڵی بەشەر بەوەی نییە بە پیری و گەنجی خوای گەورە ئەگەی دایەتی دای بەوەی نییە کاکە ئەمە عەزم لێ بچم بەس شکابرای گوتی ئینکارێتم نییە لە جەژندا چ دیاردێک زۆر بەلای تو جوانە یان چ شتێکی جێژن خۆشە بەلاتەوە ڕێزم جێژنە ئی هەمووانە ونیە بەس ئینسان ئەو زمانەی خۆشەویستی نەمایە 12 مانگ ساری 12 مانگە ئەتبەر جێژنە پیرۆزبای بێکنە من چی دێکنم مێ ئەگە 12 مانگەی دینایەکنە من بە هەنەمینێ باشترە لە خۆشترە ناتو وەختی جێژنە پیرۆزبایی بەس بێ ماچەکەم نەگە بکەی ناتۆقەکەم نەگە بکەی ئەو خۆش نییە ئەتو پێشی جێژنی دادێ کابرای دۆرە مند بی ئەوەکەی عێدز بوو ئەوەکەی تۆڕە بووە ئەلمەیم داچتی بابیتی برایتی بستەوەکردنی خزمەشیتی با پێش جێژنەی بچیت گەردەن پیرۆزبایشی بکات جێژنەش خۆش بکە لەگە خزم و کەسەکانی خۆی بستە سەردانی عالەمی بکە کە سوکاری لە جەژن بابێ لە دوای جەژنیش با بەردەوام بی ئەگەر کابرا بەردەوام نەبوو بەردەوام نابێ لەگەرتم ئەم لەگەردم درم گەورەیە ها درم لە زەی هەموو دنیای گەورەیە ئەمن دری من کراوەیە بەس خۆش نییە کابراەک بێتە ماری من مشکلم لۆ پێیاکە فینەم لۆ پێیاکە لە پاشەوە لەسەرەوە ڕووەکە لە منۆژ ڕووەک دێبی ئەمە باشەکە بین ئەمە چاکەکەین ئینشاڵڵا برێ لۆ باشەکەینە ئەمە لەگە هەتتا باشە هەبی مەمنونی خوایمە ئەوکەی بە خراپەی دەکرێت بە باشەکەش دەکرێت هەرچی قسەی لەگەڵ دەکەم هەموو دەرێ خەڵک خەڵک چێ منم ئەتووی ئەوە بینەرە زانی کووە ئامۆزا بە ئەمە خزمەت بکەم ئینسانی خزم و کەسەکەی خۆ درک لێدەدا بێگانەکە ناوی درک لێدە برای من ئەگە خزمەکەت بێ خۆشە وەڵا ئەمە یەکەم پیرۆزبایی جێژنەی پیرۆزبایی لەداک و بابم دەکەم بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر دیاردە جوانەکانی جەژن یاخوا جەژنتان پیرۆزبی یاخوا هەمیشە لە کەیف خۆشی دابن یاخوا هەمیشە لە بەختەوەریا بن من لێرەوە گەردەنی هەموو دۆستان و خزمان ئازاد دەکەم یاخوا گەردەنتان ئازاد بێ یاخوا هەمیشە لە شادی دابن جەژن ڕۆژی لێبوردەییە ڕۆژی گەردەن ئازادیە ڕۆژی گەڕانە ڕۆژی سەردانیە بۆیە پێویستە ئێمە لەو ڕۆژانەدا لە ماڵدا نەنیشین بەڵکو سەردانی بکەین و ئاگامان لە خەڵکی فەقیر بێت خەڵکی هەژار لەبیر نەکەین خەڵکێک هەیە کە دەوڵەمەندە نابێ لوت بەرزی بیگرێ دەبێ بچێ بۆ لای خەڵکی هەژار دەبێ سیلەی ڕحم بەجێ بێنێ دەبا لە ڕۆژانی جەژن ڕێگای دوور ببڕین باو خزمە دوورانە بەسەر بکەینەوە با سەردانیان بکەین دڵنیام زۆر کەیفیان پێدێ دڵنیام زۆر بەختەوەر دەبن دڵنیام زۆر بە گەرمی پێشوازیتان لێ دەکەن یاخوا جەژنتان پیرۆز بێ و هەموو ڕۆژێک لە جەژن و خۆشی دابن تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ